سڵاتان لێبێ بەڕێزان. ئێرە مزگەوتی داروسەلامە یەکێکە لە مزگەوتە جوانەکانی شاری سلێمانی. خۆتان نەزانن مزگەوت لە کوردەواری خۆمان یەکێکە لەو شوێنە پیرۆزانەی کە هەمیشە لە باو باپیری ئێمەوە گرنگی زۆری پێدراوە. لەم چوارچێوەیە مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری خولێکی کردوتەوە بۆ کۆمەڵێ لە ئەو قوتابی و منداڵانەی کە ئێستا وەرزی هاوینە و پشتویانەیە کاتەکانیان بە کۆمەڵی وانەی پەروەردەیی پڕکردوتەوە. یەکێک لەوانەکانیان ئاشکردنەوە و تێکەڵکردنی ئەو منداڵانەیە یاخودە و قوتابیانەیە لەگەڵ مزگەوت و چۆنەتی مامەڵەکردنیانە لەگەڵ مزگەوت و پیرۆزیەکانی مزگەوت. من ئەمڕۆ دەمەوێ قسە لەگەڵ مامۆستاکان بکەم بزانم ئامانجیان لە هێنانی منداڵ بۆم جۆرە شوێنانە یاخود قوتابی بۆم جۆرە شوێنانە چییە و تا چەند گرنگیشە منداڵ ئاشنا بکرێت بەم شوێنە مێژوویانە ئەم شوێنە کولتوریانە یاخود کتێبخانە کە شوێنی خۆدەوڵەمەندکردن و ڕۆشنبیریکردنە بە دنیای کتێب لەگەڵ مامۆستاکانە قسەکەم و بەشێک لە قوتابیانی جۆرەگرم ئێوەش بینەری وەڵامەکانیان من فەرمی. گەورەترین کێشە ئێستا مانەوەی مناڵە لە ماڵە بەهۆی ئایپاد و ئەمێرە زیرەکەکانەوە. ئەم خولانی کە هەیە لە هاوینە بە تێگڕایان تقریبن یەکێک لە کارەکانن ئەوەیە کە مناڵ دوورەخەن و لە ئایپاد و لە ئەمێرە زیرەکان کە زیانی زۆر زۆرە. هەر لە ئێستاوە مزگەوت و ماڵی خوا لە دڵی ئەم مناڵانە و ئەم نەوانەی دوا ڕۆژی خۆمان لە دڵیانە شیری نەکەین بەڕاستی کاتێک دێ مزگەوتەکانمان بە چۆڵی ئەمێنەوە. ئەمین بۆ کتێبخانە تا زیاتر ئاشنا بن بە کتێب و حەزیان بۆ کتێبخێنەوە زیاتر ببێت. چۆنەتی مامەڵەکردن لە شوێنە گشتیەکانیان لە شوێنە ئاینەکان شوێنە مێژوویەکان چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ خێزانەکانمان و لە قوتابخانە لەگەڵ مامۆستاکانمان چۆن مامەڵە بکەین. مامۆستا ئامانجتان لە هێنانی ئەم مناڵانە بۆ ئەم مزگەوتە چی؟ بەڵێ مەعروفی هەمومانە کە مزگەوت ماڵی خوایە بەڕاستی کۆمەڵە ئادابێکی شمانەیە کە ئەم مناڵانە فێر بکەین کە چۆن بێنە مزگەوتەوە بە چه ئادابێکەوە داخڵی مزگەوت ببن بەڕاستی پێویستە لە هەموو تا لەسەر هەموو تاکێکی موسڵمان کە فێری هاتنە ناو مزگەوت ببێ هەم بۆ عیبادەتکردن و هەم بۆ ڕۆحی خۆی ئاسوودەکردن. مامۆستا زۆر جارە بینین لە مزگەوتەکانە بە تایبەتی ئەوانی کە خیارنیان تەمەنیان هەیە تووڕەبن لە مناڵەکان دەریانەکەن تۆ چی دێبوو؟ بەڕاستی کارێکی زۆر زۆر بە حاڵی ئەزانم من چێکم ئەمانە نەوەی دوا ڕۆژی ئێمە کاتێک دێت ئەوان لە تەمەنا نامێنن ئەمان مزگەوتەکان ئاوەدانەکەنەوانی بەڕاستی ئەگەر ئێمە هەر لە ئێستاوە مزگەوت و ماڵی خوا لە دڵی ئەم مناڵانە و ئەم نەوانەی دوا ڕۆژی خۆمان لە دڵیانە شیری نەکەین بەڕاستی کاتێک دێ مزگەوتەکانمان بە چۆڵی ئەمێنەوانی. جگەلەوە کە ئەوانتانێناوە بۆ مزگەوت کۆمەڵی وانەی پەروەردەییشیان پێڵێ تا چەند گرنگە دایکان و باوکان ئەم کاتەی هاوین بۆ قوتابی و مناڵەکانیان بخۆزنەوە کە بتوانن بە ئەو خولە پەروەردەیانە کاتەکانیان بەسەر بڵێ بە تەواتی وایە ئێمە فەراغێکمان لەبەر دەمایە کە ئەویش پشووی هاوینە بەڕاستی بەداخەوە من ئەڵێم مناڵەکانمان وا لێ کردووە کە هۆگری ئایپاد و موبایل ببن لەوانە پەروەردەیەکان دوورکەونەوانێ. جامە بەستی ئێمە لەکردنەوەی ئەم دەوراتانە بەڕاستی بۆ ئەوەیە ئەو کاتانەی کە هەیەی مناڵەکە بە فیڕۆ نەچێ ئەو تاقە و توانایی کە ئێستا هەیەی بە فیڕۆ نەچێ بتوانین پەروەردەیەکی جوانیان بکەین بەو پەروەردەی کە خۆمان ئەمانەوێت. بزانم ئێوە لە دەورەکان لەم خولانە چوانەیەکە خوێنن؟ وڵای ئێمە وانی ئاینی و زمانەکان وانەی پەروەردەییمان هەیە و ڕۆژانە وانەکانە خوێنین لە کاتی خۆی مامۆستاکان بە باشتری شێوە مامەڵە مەڵەکەنەکەن و هەروەها سوودێکی زۆرشمان لەو دەورەیە بینیوە لە ڕووی پەروەردەی و هەروەها زمانەکانیشەوە ئاینیش. وانە پەروەردەیانە کە پیانوتون چیان بۆ باس کردن؟ وڵی بۆ نمونە چۆنەتی مامەڵەکردن لە شوێنە گشتیەکانیان لە شوێنە ئاینیەکان شوێنە مێژوویەکان چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ خێزانەکانمان و لە قوتابخانە لەگەڵ مامۆستاکانمان چۆن مامەڵە بکەین و زۆر یعنی بۆ ئێمە گرنگ بۆ پەروەردەیەکی چاکی ئێمەیان کردو. چەند ڕۆژە ئێوە خەریکی دەورەکەن و تاکەی ژەخایانی؟ وەڵا نزیکی وە 2 هەفتە 3 هەفتەیەکە بێ خەریکین و دەورەکان نزیکی سەمانێکە خانێ. تا چەند بەگەنی گێزانی کە هاوڕەکانی خۆشت ئەوانی کە تەمەنی تۆ یاخود لە تۆ بچووکترن
بەشداری ئەم جۆرە دەورانە بکەن و کاتەکانیان بەم جۆرە دەورانەوە بەسەر بن. وڵی من زۆر بە گرنگ ێزانم کە هەم خۆم هەم هاوڕێکانم بەشداری لەم خولانەیە بکەن بۆ هەم بۆ لایەنی زمان و هەروە لایەنی ئەخلاقی و پەروەردەکردنی خۆیان و لایەنی دەرسەکانی مەکتەبیش. ئێستا هاتوون بۆ مزگەوتە تا چەند دڵخۆشی تا چەند پێت خۆشم جۆرە مزگەوتانە. وڵی من خۆم زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ ئێمەیان هێناوتە دەرەوە بۆ گەشتێک بۆ ئەم مزگەوتە ئەم شوێنێکی وەکو مێژووی هەم بۆ تەرفیهی خۆشمان و زۆر خۆشحاڵش بین هەم خۆم هەم هاوڕێکانیشم کە ئەمڕۆ هاتوونێتە دەرەوە. مامۆستا سندوست ئێوە مامۆستان لە خولەکان چوانەیەکیان پێڵێن و خولەکانتان زیاتر لە چی پێکاتون؟ طبعا بەگشتی ئەو خولەی کە با بڵێ مەڵبەندی سلێمانی ئەم ساڵ ڕایگەاندووە لە گشت ناوەندەکانی سلێمانیە ئێمە شوک و ناوەندی خۆمان وەکو ئەنجومەن ئەو خولە ڕۆژانە بەردەوامی هەیە و بابەتەکانی با بڵێن هەم بابەتی لایەنی پەروەردەی بە شێوەیەکی زۆر ئەساسی و هەم بابەتی زمان و چوونە دەرەوە و گەشت و هەروەها بابەتی ئەخلاقیەکان یعنی لەم خولەیە ئەم ساڵ زیاتر ئەوەی کە جەختی لەسەر کراوەتەوانێ لایەنی پەروەردەیەکەی بە شێوەیەکی گشتی گرنگی پێدرێ و جگەلەوە ژوانەکانی قوتابخانە و چەند چالاکێکی دیکە. مامۆستایەکێک لە چالاکیەکان ئەوەیە مناڵەکانتان هێناوە بۆ مزگەوتە. گرنگی مزگەوت چییە؟ بۆچی مناڵانە هێن بۆ مزگەوت؟ طبعا ئەوەی کە ئێستا لە کۆمەلگەی کوردی ئەبینرێت داڕوخانێکی زۆر لە لایەنی ئەخلاقی و لایەنی پەروەردەی لە مناڵە دروست بووە کە ئێمە ئەم ساڵ لەم خولەیە ئامانجمان ئەوەیە کە سەرەتا لە مناڵ و لە پەروەردەی مناڵەوانێ دەست بکرێتوانێ بە بنیادنانەوەی کۆمەلگا و جگەلەوەش ئەوەی کە لە پێشتر لە مێژووی کورد و لە ڕۆڵی مزگەوت و لە دروستبوونی ئەو کەڵەپیاوانی لە ناو کووردا هەیە هەمووی قوتابی حوجرەکان و لە مزگەوتەکانە پەروەردە بوونە ئێمان ئەمانەوێت دووبارە ئەو نەریتە لە ناو مناڵە زیینوو بکرێتوانێ مناڵ بە مزگەوتەکان ئاشنا بکرێتوانێ لە ڕووی ئەخلاقیەوە نەک تەنها مزگەوتەکان لە ڕێی عیبادەتەوانێ چونکە کۆمەڵێک ئاداب هەیە لە ئیسلامە بۆ چوونە ژوورۆ بۆ مزگەوت یان چوونە هاتنە دەرەوە لە مزگەوتە یان پاراستنی مزگەوت یان پاک و خاوێنی کە ئەمانە کۆمەڵی دابوونەوەیتە ئێستا لە کۆمەلگەی کوردیە بەڕاستی تووشی قەیران بووە. ئێستا بینین زۆر جار لە مزگەوتەکانە کاتێ منداڵێک عجولیەکەکایە خۆ تەڵسوکەوتیەکە دەریانەکەن یان قسەیان پێڵێن یان جۆرە لە جۆرەکان ئەیان تۆرێن لە مزگەوت چی هەیە بۆ حاڵەت؟ بەداخەوە یعنی ئەوەی کە ئەو جیلەی پێشتر کە ڕێزم هەیە ئەو جیلە پەروەردەکاری کە با بڵێن بە شێوەیەکی ناتەندروست مناڵیان پەروەردە کردووە ویان کردووە ئەگەر دایک و باوکەکە چەندی هەوڵ ئەیە مناڵەکە بنێرە بۆ مزگەوت بەڵام بە چ ئسلوبێک بە چ شێوازێ مناڵەکان نێرێ بۆ مزگەوت یعنی سێکی شێوازی پەروەردەکردن و ئاڕاستەکردنی مناڵەکە غەڵەتە و دووبارە مناڵەکەش لە مزگەوتەکەش لەلایەن با بڵێن بەرپرسی مزگەوتەکەیان مەلای مزگەوتەکان کۆمەڵی کەسانی دیکە بە شێوەیەکی ناتەندروست ئەو مناڵە وا لێکرێت یعنی حەزی بۆ مزگەوت نەمێنێ یاخود بە شێوە ڕەفتاری لەگەڵا بکرێ مناڵە دڵی بشکێت کە ئەمانە ئێمە هەوڵمان ناوە مناڵ بە شێوەیەکی تەندروست بێتە مزگەوت یعنی وای لێ بە مزگەوت ببێتە شوێنێک کە ئەو مناڵە ئارامی ڕۆحی تیا بەدەستبێنێ نەگەوەی دڵی بشکێت و یاخود وا لە مزگەوت بکرێت لە بەرچاوی مناڵ کە تەنیا بۆ عیبادەتە مزگەوت تەنیا شوێنی کەسە تووڕەکان و ئەو کەسە توندانەیە کە بە شێوەیەکی ناتەندروست پەروەردەی مناڵ بکرێت. مامۆستا لە پشتمانەوە کۆمەڵی مناڵە بین هێناوتان بۆ مزگەوت بۆچی مناڵانە هێنە بۆ مزگەوتەکان؟ بەڕاستی خۆ مزگەوت هەر شوێنی گەورە نییە یعنی پێویستە هەموو کەسی ئاشنا بێ بە مزگەوت بە زەڕورمان زانیوە کە مناڵەکان بەڕاستی ئاشنایانکەین بە مزگەوت ینی بیبینن لە کوێدا نوێژەکری عیبادە دەکرێت کۆمەڵە شت هەیە تەنها ئێمان نییە بەس چارێکەکانمان لە مزگەوتەوە دەست پێ کرد. بەتان بەوانە پێوتون ێستا بە عەمەلیان بە عەمەلیان هێنین بۆ ئێرە یعنی کۆمەڵی ئاداب هەیە کە بە نەزەری خوێنویانەی شێوازی دەستنوێژ و نوێژ ینی کۆمەڵە شت هەیە پێویستەکە بیزان مناڵەکان مزگەوت لە باو باپیریەمەوە بە گرنگ زانراوە و ئەوان کارێکیان کردو کە ئێستا ئێمە خۆمان زیاتر لەگەڵ مزگەوتین تا چەند گرنگە مناڵ لە مزگەوت نەتۆرێن بە تایبەتی زۆر جارە بین لە مزگەوتە لیان تووڕە بن دەریان نەکەن تا چەند گرنگە ئەم حاڵەتانە لە بەرچاو بگیرێت کە مناڵ نەتوانێنی لە مزگەوت. ڕاستەکە وەڵام من دایمە لاوەشی هەندێک جار گلیم هەبوو بێ لە زانایانی ئاینی و تومەکە لە مناڵ تۆڕە بنیان لە مزگەوتا دەریانکەن چونکە ئەگەر مناڵێ لە مزگەوتا تۆرە بڵین ئەنجامەکەی باش نابێ ینی من نمونەم لایە ئەڵێ کە لە مناڵیان لە مزگەوتا دەرکراوم لە ژیانمان نەشومەتەوە بۆ مزگەوت نوێشکەم ینی بەڕاستی زۆر زەڕورە مڕاعاتیان کەین اینجا لەگەڵ خوڵقەتی مناڵەکان ناخۆشیان بین ینی تۆ بچێ مناڵ بێتە مزگەوتەوە قسە نەکا جوڵەنەکاش تیوانە سایکۆلۆژی مناڵ وایە ینی لە هەموو شوێنەکە بێ و حرەکە شتەی خۆی هەبێ بەڕاستی ڕێنمایی پێ بکەین و
و ینی پێی بڵێن ئەمە ئادابەکانێتی و دوای ینی چاپۆشی لە هەندێشتی شکین ینی چکە قەت مناڵک و گەورە مامەڵە ناکە وانە بەس لە ماڵەکانیش مناڵنی بدەنگ دانانیشێت دەبێت لە مزگەوتەکانە فێریان بێ فێریان بکەین بەس ینی بەر لەگەڵ فێرکردنەکەشە چاپۆشیشیان لێ بکەین یعنی گەر دوو گەورە قسە بکە ڕاستە جێی سەرنجە بەس مناڵەکان ینی ئەو نەچۆنەڵی سەرنج نەخەنە سەریان و بڵێن نابێ بێنەوە نابێەوە بکەن بەڕاستی چونکە هەموو کۆمەلگایەکی سەرگەوتو لە مناڵەوە دەست پێەکە تۆ ئەگەر بچێ کۆمەلگاکە و بەرە و ئاکار و ڕۆشت و ئادابێکی باش بڕوا ئەبێ مناڵەکانی لە مزگەوتەوە پەروەردە بکەیت چونکە ینی وای لێ هاتووە ئیسا تاکە شوێن مزگەوتەکە بتوانێت خەڵک پەروەردە بکە ئەچیتە دەرەوە ئەچیتە کۆمەلگا ئەچیتە چەندەها سنتەر کراوەوە بۆ لادانی منداڵ و بۆ ینی لادانی ڕەوشتیان و کۆمەڵشتیان ویان فێرەکەن ینی ناموویە بە کۆمەلگای ئێمە بەڵام ئێمە ئەبێ ئێمە بە تایبەتی کە کەسێکین ئەم پەیامەمان هەڵگرتووە و لەگەڵ کۆمەڵە کەسی کەش کە خۆی بە خاوەنی دینی ئیسلامەزانێ بەڕاستی ئەبێ منداڵەکانی لە مزگەوتەکانەوە پەروەردە بکە. ئامانجمان لە هێنانی منداڵ یەکەم شوێن کە بۆی دەرچوین مزگەوت بوو. ئێمە خولەکەمان ڕووگەیە ڕووگەواتە ڕووگەی مسلمانان قیبلە بۆی ئەم منداڵانە ڕابێنین لەسەر پیرۆزی مزگەوت بۆی تیان بگەێنین مزگەوت شوێنێکە یەکێکە لە شوێنە هەرە پیرۆزەکانی سەرزەوی بۆ پێویستە قوتابیان و خوێندکارانی ئێمە ئاشنا بن بە مزگەوت ڕێنماییان سەبارەت بە مزگە و ڕاگررتنی پاک و خاوێنی هاتنە ژوورەوەیان ئەو ئەرکانە چینکە لە مزگەوت پێویستە جێبەجێ بکەین لە نوێژ لە دەستنوێژ لە نوێژکردن پێشتر بەوانە پێتان وتون ئێستا بە عملیان بەڵێ ئەمانەوێ ئەوە بگەێنین بە قوتابی و خوێندکار کە چۆن لە سەردەنی پێغەمبەری خۆیان درودی خوا لەسەر بێ یەکەم ئەرک دروستکردنی مزگەوت بوو کەواتە لە مزگەوتەوە ئاراستی قوتابی ئەکرێ ئاراستینەوەکانی داهاتوو ئەکرێ ئەخلاق و ڕەوشتێکی ڕەسەن و دروستیان هەبێ پەروەردەیەکی ئاینی و ئیسلامیانیان هەبێ و ڕابێن لەسەر ئەوەی کە پەرستش و بەندایەتیان مەزبوط بێ و مزگەوت بکەنە وێستگەی وەرچەرخانی ژیانی داهاتویان بۆ خۆیان بۆ کەسوکاریان بۆ دەوروبەری خۆیان زۆر جارە بین لە مزگەوتە لە مناڵ تووڕە بن یاخود دەریەکەن ئەبین مناڵ عجوولەیەکە کا دەریەکەن جۆرە لە جۆرەکان مناڵ ئەتۆرێن لە مزگەوت ئەمە تا چەند کاریگەری خراپ لەسەر مناڵدان بە دڵنیاییەوە یەکەم چاوکرانەوەی منداڵ کاتێکە یەتە ناو مزگەوتەوە دەوروبەرەکەی خۆی ئەبینێ ئەگەر بە شێوازێکی ناپەسەند مامەڵی لەگەڵا بکرێ کاردانەوەی ئەبێ بۆ تەواوی ژیانی داهاتوێ ئێمە بیستمانە هەندێک کەس لە مناڵیەوە کە سەرزەنش کراون لەسەر جۆرێک لە ڕەفتارێک ئیتر نهاتونەوە بە مزگەوتە ئێمە نمونەمان زۆرەکە منداڵە ناو مزگەوتەکانی پیاوەمەری خوا درودی خوا لەسەر بێ بە ئەوکو خۆی مامەڵی کردو بەڵام لێشی تووڕە نەبوون و دەبینین زۆر ینی بە شێوازێکی هێمن و ئارام مامەڵ لەگەڵ قوتابی کراوە جولیارەی مناڵ بە بەردەوامی ڕێنمایی پێ بدرێت تاوەکو تر مناڵەکە ڕادێ بۆش ئێمە ئەمانوێ مزگەوت و ڕێزی مزگەوت بێتە کللتور بۆی چەند ماوەی داهاتوو کە هاتنە مزگەوت تاکێکی چالاک و ڕۆشنبیر بێ سەبارەت بە تێگەشتن لە مزگەوت بزانم ئێوە لە خولەکان چیان پێوتون مامۆستاکانتان مامۆستاکانمان فێری هینە نوێشکردن و وشتارکردنەوەی مناڵانمان فێر دەکەن و 4 دەزیشمان پێڵێن باشە مامۆستاکان باسییان کردووە کە هاتە مزگەوت دەبێت چۆن هەڵسو کەوت بکەن بەڵێ باشە چیان بۆ باسکردن مامۆستاکان یەکەم دەرزێکیان تایبەت بۆ هینەدان بەو کارە داناوە لێنە پێیان وتین لە مزگەوت نابێ هاوارشتیا بکەین بێ کەچین ئەوێ و دەستکاری هیچ نەکەین و دەستێش بکرین و نوێژەکەشمان بکەین دوایەوە ئێستا تۆ دەستێژت کردووە بەڵێ باشە نوێژەکانیش دەکەی بەڵێ باشە تا چەند دڵخۆشی کە تۆ لەگەڵ ئەو مناڵانەی سەهاتون بۆ مزگەوتەکە وەڵی زۆر دڵخۆشم زۆرم پێخۆشە بەڵێ حەزەکەی زوو بێی بۆ مزگەوت بەڵێ باشە لای ماڵی خۆتان مزگەوت لێتانەوە نزیکە بەڵێ مزگەوتی حاجی عەباسی بەرەو باش ئەچی بۆ مزگەوتەکە بۆیە بەڵێ دڵخۆشی کاتێ ئەچی بۆ مزگەوت ئەبینی خەڵکی دیکەی لێ بێکۆ نوێژەکە زۆر دڵخۆشم بڵێ زۆر باشە ئەی دەرزە پەروەردەیەکان مامۆستاکان لە دەرزە پەروەردەیەکان چیتان بۆ باسەکەن لە دەرسی پەروەردەی مامۆستا باسی وشارکردنەوەی مناڵمان بۆ کە باسی چیرۆکمان بۆ کە فێر ببن ئەم ئێمە ینی مەسەرەن
میلەتی کورد بە چیا هاتووە بە چ ناڕەحەتێکە هاتووە هەتا گەیوەتە ئەم سەردەمە. ئامانجمان ئەوەیە کە سەرەتا لە مناڵ و لە پەرودی مناڵەوانێ دەست بکرێتوانێت بە بنیادنانەوەی کۆمەلگا تۆ بچێ مناڵ بێتە مزگەوت و قسە نەکات جوڵەنەکە شتی وانە سایکۆلۆژی مناڵ وایە ینی لە هەموو شوێنەکە بێ و حرەکە شتەی خۆی هەبێ. چۆن لە سەردەمی پێغەمبەری خۆی درودی خوای لەسەر بێ یەکەم ئەرک دروستکردنی مزگەوت بوو کەواتە لە مزگەوتەوە ئاراستی قوتابی ئەکرێ ئاراستی نەوەکانی داهاتوو ئەکرێ. مامۆستا باسێکی ئەوم بۆ بکە ئامانج لە هێنانی ئەو مناڵانە بۆ ئەم نەسوورەکە بە دوایە بۆ کتێبخانەی گشتی چییە؟ دەستان خۆ زۆر سوپاسانەکەن ئێمە لە خولی ڕوانگە بۆ پەروەردە و پێگەیاندن هەستاین بە کردنەوەی خولێک لەم هاوینەیە بۆ خوێندکاران و قوتابیانی خۆشەویست بۆ فێربوونی وانەکان. لەناو ئەمانەشتا هەستاین بە کۆمەڵی چالاکی بۆ ئەو خوێندکار و قوتابیانەی کە لە لای ئێمە ئەم هاوینە بەردەوامن لە خولەکە. هێنانمان بۆ ئەم شوێنە بۆ ئەوەیە کە ئاشنا بن بە کللتور و کەلەپوری نەتەوەیە کە پێشتر ئەم شوێنە شوێنی ئەشکەنجەدانی هاوڵاتیانی کوردستان بۆ بەتایبەتی شاری سلێمانی و دەڤەری سلێمانی کە بەڕاستی ناڕەحەتی و ناخۆشی زۆر بیرەوەری ناخۆشی زۆر تێدا بینراوە لێرە. زۆری بکەنەوە ڕەنگە کە سوکاری ئەمان پێشتر لەم شوێنە ئاشکەنجە درابن ئێستا ئاشنایانکەن بەم شوێنانە بۆی بزان ئەم شوێنە چی بۆ پێشتر. بەڵێ بە دڵنیایەوە بۆ ئەو مناڵانە یعنی فێر ببن ئەم ئێمە ینی مەسەرەن میلەتی کورد بە چیا هاتووە بە چ ناڕەحەتێکە هاتووە هەتا گەیوەتە ئەم سەردەمە ینی با مناڵەکان کوبڵی کوێر نەبن لە ئاست مێژووی ڕابردوی خۆمانە کە بزانین ئێمە مێژووی چۆن هاتووە ئەم مناڵانە فێریانکەین و تیان بگەێنی. دوای ئەمە بەتەمان بیان بن بۆ شوێنی دیکەیان تر لێرە کۆتایی ناخێر هینمان هەیە کتێبخانەی گشتیمان هەیە چین بۆ ئەوێ لەوێ ئاشنایانەکەن بە کتێب بە خوێندنەوە بۆ خۆ ڕەشنبیرکردن چونکە بە تایبەتی کتێب و خوێندن و خوێندەواری مرۆڤ ئەگات پێ ئەگەێنێ مرۆڤ ڕۆشنبیرەکە ئینشاڵا لە داهاتوو ئەچینە کتێبخانەی گشتی. باشە مامۆستا ئەم جۆرە خول و دەورانی کە لە هاوی ناکرێتەوە تا چەند گرنگە مناڵ کاتەکانی بەم جۆرە خول و دەورانە پڕ بکرێتەوە ئەو کاتە بە تاڵی بەشتی دیکەەوە بەسەر نەبە. وەڵا من نەڵم بۆ ئەوەی کە خەڵک بێ بۆ ئێرە بەوە بەڵام ئەگەر مەسەرم بۆ منە بە تایبەتی لە دنیای ئەمڕۆیە کە بواری تەکنۆلۆژی و فەیسبوک و ئەنتەرنێت ئەوەیە ئەگەر هەر کەم بژ بگرین کەمیش بگرین ئەم مناڵە چەند سەعاتی دوورەکەوێتەوە لە بواری ئەنتەرنێت و فەیسبوک و ئەو بابەتە سۆشیال میدیاکانە یعنی دوورکەوتنەوە لە شتێکی زۆر گەورەیە و بۆ پاشان مناڵ چاوی ئەکرێتەوانێ و ئاشنا ئەبێ بە و شتانەی دەوروبەری. بزان مناڵەکان بۆچی هێناوتان بۆ ئەم نەسوورەکەەوە دوای جیان بن بۆ کتێبخانە ئامانجتان چیە لەم؟ مناڵ خۆی عادەتەن زیاتر حەزی لە دەرس خوێندن نییە زیاتر حەزی لە یاریکردن و چوونە دەرەوە و گەڕان و گەشتە ئێمەش بۆی مناڵەکان زیاتر هەڵ بدەین بۆ خوێندن و بۆ فێربوون و بۆ ڕەوشی جوان هێنامانن بۆ ئێرە کە ئێرش ئەم نەسوورەکەیە دوایش ئامین بۆ کتێبخانە تا زیاتر ئاشنا بن بە کتێب و حەزیان بۆ کتێب خوێندنەوە زیاتر ببێت. ئێوە لە وانەکان پێشتر لە کاتی وانەوتنەوە باسی ئەوتان بۆ کردوون کە چۆن کتێب بخوێنەوە چ جۆرە کتێبێک بخوێنەوە چ کاتێکە بێ کتێب بخوێنەوە؟ وەڵاهی کەمتر باسی ئەومان بۆ کردوون بەڵام پێمان وتون کە کتێبی منداڵان بەسەرهاتی مناڵان چیرۆک ژیانی پێغەمبەران ئەوانە زیاتر بۆ ئەو تەمەنانە خۆشە و سوودیشی لێبێنن سوودیشی لێ ئەبینن و زیاتر وە باشترە کە دایک و باوکەکان بۆ مناڵەکانیان بخوێنەوە تاوەکو ئەوانیش زیاتر حەز لە کتێب باش ئەو مناڵانەی کە ئێستا لای ئەوەن دەرزیان پێڵێن تا چەند هەستەکەن کە دەرزەکان کاریگەریان لەسەردانێ بەڕاستی کاریگەریکی زۆریان لەسەریان هەیە ئێستا بۆ نمونە مناڵی وە هەبوو پێشتر کە هەو بۆ دەورەکە سەرەتا بە شەڕەشەق و یاریکردن و دەنگەوە هەبوو ئەوێ ئێستا ئادابەکە گۆڕیویەتی ئەتواری گۆڕیوە ڕەوشی گۆڕیوە کە بۆ ئەوێ سەلامەکە سڵاوەکە چاکوچۆنی لە مامۆستاکانەکە بە جوانی ئەڕاتە سەر جێگاکەی خۆی سەر شوێنەکەی خۆی دانیشێت. ئەمە خولی ڕووگەیە خولی ڕووگەژ مەڵبەندی سلێمانی سەرپاشتیەکە کە لە چەند بنکەیەک لە شاری سلێمانیا بنکەکەی کردوتەوە یەکێ لە ئیشەکانی کە ئەمان هەوێ ینی یەکێ لە ئامانجەکانی ئەم خولە ئەوەیە کە مناڵ ئاشناکەین بە کتێب خۆی بە گەورەش ئاشناوێ بەڵام لەم قۆناغەوە مناڵ ئاشناکەین بە کتێب بۆ یەکێ لە گەشتەکانمان کاتوینە کتێبخانەی گشتی سلێمانیە و بەشەکانیان پێ ناسێنین هۆڵەکانیان پێ ناسێنین ئێستا لێرە مناڵەکان داناوە مامۆسایەک چیرۆکنووسێک باسی شێوازی چیرۆکنووسین و شێوازی ئەوانیان بۆ کات مناڵەکان ینی پیان زۆریان پێخۆشە کە ئەبینن لەناو کۆمەڵێک کتێب و لەناو شوێنەکان پێڵن کتێبخانەی گشتی سلێمانی. ساڵمان گرنگی کاتی هاوین کە نزیگەی 90 بۆ 100 ڕۆژ کاتی بەتاڵی قوتابی و منداڵە تا چەند گرنگە دایکان و باوکان مناڵەکانیان ئاشناکەن بەم
خولانە بۆ ئەوەی ئەو کاتە بەتاڵانیان پێ بکەن. خۆی گەورەترین کێشە ئێستا مانەوەی مناڵە لە ماڵە بەهۆی ئایپاد و ئەمێرە زیرەکەکانەوە وازانم کۆمەڵناس و دەرووناس و ئەوانەی کە ئیشیان ئەوانەی تایبەتمەندن بەوانە هەموو هەوڵیان سەرەوەی کە بڵێن بە مناڵەکان بڵێن بەدایک باوک بڵێن مناڵەکان هەن دوور خەنەوە لە ئامێرە زیرەکەکان ئەم خولانی کە هەیە لە هاوینە بە تێگڕایان تقریبان یەکێ لە کارەکانن ئەوەیە کە مناڵ دوور ئەخەنەوە لە ئایپاد و لە ئامێرە زیرەکان کە زیانی زۆرە ئایان هێنە دەرەوە فێری کۆمەڵی شتیان ئەەکەن کە مەرجنی هەمووشی زانستی بێ سامە گەشتێکی تەرفیهیە بۆ من ئەم پێش چوینە ئەم نەسوورەکەمان ناسان مزگەوتێکمان ناسان ئێستا کتێبخانەمان بە مناڵەکان ناسانەوە ئەمە هەر بەس گەشتە و گەڕانەکە کۆمەڵی معلومات بۆ ئەو مناڵە زیاد ئەکات و دووری شێخاتەوە لەوانە. مامۆستا سڵاوتان لێبێ تا چەند گرنگە منداڵ ئاشنا بکرێ بە دنیای کتێب و کتێبخانە و ئەو دنیای کە بۆ هۆشیارکردنەوەی مرۆڤ زۆر گرنگ. وڵا هەڵبەتە طبعاً بابەتێکی زۆر گرنگە بەڕاستی مناڵ کە چاوی گوێی بکرێتەوە بە کتێب کە ئەوەش یعنی واجبە لەسەر دایکی یان باوکی کە ئەو بەرهەمانەی کە لەسەر مناڵ ئەنووسرەوە کورتە چیرۆک هەر لە مناڵیەوە هەنێک مەجەلە هەیە کە دەرەچێ بە وێنە ڤینەکە چیرۆکەکە ئەگەڕێتەوە کە دایک بەڕاستی مەفروزە کاتی نووسنی مناڵەکەی نییە بەو چیرۆکانە بخوێنێت حتا ئەگەر مناڵەکە قسەش نەزانێ بە ڕسمەکەی کە زۆر کۆرپەیە هێشتا ڕسمەکان پیشانە ئەو قسەی بۆ بکات نییە شتەکانی وەکو تەمسیل بۆ بگێڕێتەوە مناڵ خۆی هەرتێ ئەگا لغەتێکی هەیە لە ناوەکیان بە زۆر لە مناڵ لە هەموو شتێکی دایکی تێگا کاتێککە دایکی پێکەنێ بۆ یا کە دایکی تووڕە ئەبێ ئەوش ئەگری چیرۆکانە تاشن کاریگەری لەسەر مناڵەکە دروست بە دڵنیاییەوە جاری یەکەم خاڵوا لە مناڵەکە کە ئیباتەوە ناو زێنی خۆی عنی وێنەی ئەو شتەی کە دایکی بۆی باسەکە وەکو سوورەیەک وەکو وێنێک ئەیهێنێتە بەرچاوی خۆی کەواتە مناڵەکە یەکەم ئیسفادەکە ئیکە کاریگەرێتی لەسەر زهنی چۆن ئەیباتەوە ناو خۆی ئەو وێنانە دروستەکە لەسەر ئەوینە بە دڵنیایەوە دوای ئەوە کە مناڵەکە تۆ قسەی بۆکەی بۆی باسەکەی لاسایی دایکێکات و دوای فێری نۆتەق ئەبێت چۆن بگفتێت چۆن قسە بکە چۆن گفتار بکە لەگەڵ دەوروبەریە بێجگەلەوەی نییە کە ئەو چیرۆکانی بۆ مناڵان ئەنووسێ زیاترینی پندە زیاترینی ئامۆژگاریە کە ئامۆژگارەکان وەرەگرێت و ڕێنمایی ئەکات. من فۆزێمەمیم چیرۆکنووس وەرگێر لە کتێبخانەی گشتی سلێمانیم خاونی چەندین بابەتم لە بوارەکانی دەروناسی ئینسایکلۆپیدیا چیرۆکی کۆمەڵایەتی و خاونی پەیامەکانی پەروەردەیی ئەوەی کە لەسەر ئێمە و لەسەر هەموو دایک و باوکان پێویستە یەکێ لە خاڵانی کە ئەمە جەختی لەسەرکەین مناڵوا لێ بکەین هۆگری کتێبی بکەین وای لێ بکەین کە مناڵەکە دایک و باوکەکان زۆربەی زۆریان ئێستا گرنگی ئەوەیان بە مناڵەکانیان کە ئاهەنگی ساڵیادی لە دایک بوونیان بۆ بکەن لێ ساڵیادی لە دایک بوونەکە ئەتوان گرنگی بن بەوەی کە ئیلا ئەها بێ بە مەرجێک کە ئەو دیاریانەی کە بۆیان هێنن بریتی بێ لە کتێب نامیلکە گۆڤارەکانی مناڵان ئەمانە خۆی بۆ خۆی هۆکارێکە بێ بۆ ئەوی کە مناڵوا لێ بکە سەرەتای بناغی کتێبخانەیەکی هەبێت لە ماڵەکەیکە ئەمە واکە کە بەردەوام کتێب لە بەردەمیا بێت هاوکات دایک و باک خۆی یەکێک بە لەو کەسانی کە گرنگی بە کاتی خوێندنەوە و بە کتێب بات و لە بەرچاوی مناڵ کتێب خوێنێتەوە ئەوەی کە ئەی خوێنێتەوە زانیاریەکانی دابەشی کا لەگەڵ مناڵەکانیە. چیرۆک خوێندنەوە لەلایەن دایکەوە بۆ منداڵ تا چەند کاریگەری لەسەر منداڵەکەدا خۆی چیرۆک بە هۆکاری ئەوەی کە دانرێ بە یەکێ لە هۆکارەکانی ڕۆشنبیرکردنی مناڵ ئەمەوە ئەکا مناڵ لە هەستەکانی خەمینی دڵتەنگی هەستی نیگەرانی هەستی شەرم ترس تووڕەبوون ئەمانە هەمووی لە ڕێی پەیامی چیرۆکە چارەسەر بێتیایە ئەمەوە ئەکا بۆی کە دایک یەکێک لە مەرجەکانی ئەوە بێت کە گرنگی زۆر بە چیرۆک ئەگەر چیرۆکی بەسەرهاتی ئەزمموی ژیانی خۆشی بێت ئەمە واکە لە مناڵەکان لە بێگومان بەوەی کە بخۆم ماوەی 10 ساڵ بەپرسی بەشی چالاکی مناڵان بووم لە کتێبخانەی گشتی سلەیمانی لە نێوان ومیانەی ئەو کاتەیە مناڵی خەمینم هەبوو مناڵی دڵتەنگم هەبوو مناڵی تووڕەم هەبوو مناڵی توندوتیژم هەبوو لە دەرەنجامی پەیامی چیرۆکەکانە مناڵەکان مەکرد بە مناڵی سەنمەند و سەلار مناڵانێکی هۆگر مناڵی کۆمەڵایەتی لە مناڵێکی لاتەریکەوەم کرد بە مناڵێکە هاوڕێی هەبێ هاوڕێتی و تێکەڵبوونی خۆش بێ وام لێکرد بەهرەکانی دەربکەوێ. یەکێک لە ئەو شتانی کە فرسەتە بۆ دایک و باوک بتوانە میشانە بکەن هاوینە و کاتی بەتاڵی بناڵەکانێک کە نزیکەی 3 مانگ بۆ 100 ڕۆژێکە تا چەند گرنگە دایکان و باوکان ئەم کاتە بە فرسەت بزان بۆی بتوان ئەو سوودانە بە مناڵەکانیان بگەێن. بێگومان ئەگەر دایک و باوکێک کاتەکان لە ماڵەکەی خۆیان و لە ژیانی خۆن لە پرۆسەی ژیانی خۆیانە کات دابشکەن بێگومانە بێ و کاتەش دابنێن کاتی پاژنی هۆڕانیان ئێمە لێرە کتێبخانی مناڵانمان هەیە ئەو هەموو سەرچاوە جوانانەمان هەیە بابێ مناڵەکانی لە نێو
بەشداری پێشنگای پێ بکە پێشنگای کتێب بابی بام ناڵەکەی بەرێت لە جیاتوی بیباتە شوێنێکی تر هەبریتی بە لە یاریکردن و گرنگیدان بە یاری و دووری خاتۆ لە یاری ئەلکترۆنیەکان بیبات بۆ ئەو شوێنانی کە تایبەت کتێبخانی مناڵانی لێە سەرچاو باشەکانی لێیە مناڵوا لێ بکات بە کتێبی بناسێنێ بکات دابنێ بێنێ بۆ کتێبخانە کاتەکەی لە ماڵەوەی خۆی کاتێک دابنێ بۆ خوێندنەوەی کتێب مناڵ بەرێ بۆ شوێنەیەک مەسەلەن ئێوە کە وەکو ئەوەی کە ئەمڕۆ هاتن و سەردانی ئێرەتان کرد سەردانی کتێبخانەتان کرد و مناڵتان بە کتێبخانە ناسان ئەمە هۆکارێکی زۆر باشە ئەمە بەڕاستی هەنگاوێکی زۆر باشە سپاسانەکەم و دەستخۆشیتان لەکەم بۆی کە ئەمڕۆ ئێوە گرنگیتان بەو کۆمەڵە مناڵەیە و هێناتان و ئێرەتان پێناسان ئەمە خۆی بەخۆی بە ناڕاستەوخۆ هەموو ڕۆژێ گەورەترەکان لە مناڵ ئەنووسن کاتێک کە گەورەترەکان لە بەم جۆرە جوانە لە مناڵیان نووسی ڕنگدانوی باشێ بێ بۆ پاشە ڕۆژ بەڕێزانەوەی کە بینیتان ڕاوسەرنجی ئەو مامۆستایان و سەرپەرشتیارانی کتێبخانە و سەرپرشتیاری منداڵەکان من ئەوان باسییان لە گرنگی ئەو کاتانەی مناڵە کرد کە پڕ بکرێتەوە بە شتی بەسوود یعنی بۆ نمونە ئەو چالاکیانە کە مناڵ ئاشنا بکرێ بە هەندێک شوێنی مێژووی یاخود کتێبخانە لە ڕێگەی نامیلکە و چیرۆکی منداڵانەوە منداڵ ئاشنا بکرێ بە دنیای خوێندنەوە کاریگەری زۆر باش لەسەر منداڵدانێ کە وای لەکات هەڵسوکەوتی ئەو منداڵە بگۆڕێ یاخود ئەو جۆرە چیرۆکانە کە پاڵەوانێکی چاکەکاری بۆ دروستەکە لە مشکی خۆیان ئەو ژووک و ئەو کەسە چاکەکارانە مامەڵە بکە بۆیە هیوادارین هەموو دایکان و باوکان ئەم کاتانەی هاوین بە فرسەت بزانن بۆی بتوانن زۆرترین سوود بە منداڵەکانی خۆیان بگەن پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تری مایکی پەیام بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ